لا درێژەی هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردندا مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری لا ڕێگەی دابینکردنی دووپاسەوە هەڵمەتێکی جیاوازی بانگەشەی بۆ عەبدولستار مەجید کاندیدی ژمارە 32 لا بازنەی 4 خۆرهەڵاتی هەولێر بەڕێوە دەبات. بەرپرسی مەڵبەندی هەولێریش دەڵێت ئەنجامدانی ئەو کارە درێژە پێدەری هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردنە لە سنووری پارێزگای هەولێر. ئێمە لە مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری وەکو پرۆسەیەکی تەواوکاری لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن و هەڵواسینی فلێکسەکانمان بۆ زیاتر ناساندنی کاندیدانمان هەڵساین بە دابینکردنی چەند پاسێک کە فلێکسەکان و وێنە و ژمارەی کاندیدەکانمان لێداوە بەمەبەستی زیاتر ئاشناکردنی دەنگدەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر بۆ کاندیدەکانمان بەستی پاڵپشتیکردنیان و ناسینەوەیان بە شێوەیەکی ئاسان لە ڕۆژی دەنگدان. بۆ بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید 2 پاسمان دابین کردووە، هەروەها بۆ بەڕێز مامۆستا قۆمەریەر 2 پاسمان دابین کردووە. لای خۆشیەوە بەرپرسی تیمی بانگەشەی عەبدولستار مەجید دەڵێت پێمان ناوەتە قۆناغێکی تازە لە بانگەشەی هەڵبژاردن داواش دەکات هاوڵاتیان متمانەی خۆیان ببەخشن بە کاندیدانی کۆمەڵ و دڵنیابن دەنگەکانیان بە فیڕۆ ناچێت. بانگەشەی هەڵبژاردن بۆ کاندیدانی کۆمەڵی دادگەری پێناوەتە قۆناغێکی نوێوە لەو چوارچێوەشدا چەند پاس و ئۆتۆمبیلێکی تایبەتمان ئامادە کردووە بەناو وێنە و ژمارەی کاندیدانمان کە لە ڕۆژانی داهاتوو بەناو گەڕەک و شەقامەکانی بازنەی 4 هەولێردا دێن و دەچن. داوا لە خەڵکی کوردستان دەکەین دەنگ و متمانەی خۆیان ببەخشن بە کاندیدانی کۆمەڵی دادگەری، ئەوانیش دەبنە داکۆچی کارێکی سەرسەختی مافەکانیان و دەنگدان شایەتیدان و ئەمانەتەوە پێویستە خەڵکی کوردستان بزانێ کە دەنگ و متمانەی خۆی بەچێ دەبەخشێ و شایەتیش بۆ چێ دەدا. کۆمەڵی دادگەری کە بە 5 کاندید لە کەسانی ڕازگۆ و بەتوانە بەشداری هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کردووە چاوەڕوانی ئەوەیە کە متمانەی هاوڵاتیانی هەرێم بەدەست بهێنێت بە تایبەت کە لە ڕابردوودا نوێنەرایەتی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق سەلماندوویانە نوێنەری ڕاستەقینەی ماف و بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.